دەمەوێت دوو پرسیار بەیەکەوە بکەم. ئایا پەروەردەی دروستی قۆناغی ساوایی منداڵی کاریگەری هەیە لەوەی کە هەرزەکارێکی تێگەیشت و بەرهەم بێنین و دایک و باوکان پێویستە چ زمانێک بەکاربێنن بەرامبەر هەرزەکارەکانیان؟ بەڵێ هەردوو پرسیارکە زۆر گرنگن، هەر یەکەی بەرنامەیەکیان دەوێت ڕاستی. بەڵام پرسیاری یەکەم بەڵێ ئەوەی کە زانایان سەلماندویانە، ئەوەی کە فرۆید و زۆرێک لە زانایانی تریش دەیڵێن باز لە 4 ساڵ 2 ساڵ 4 ساڵ 5 ساڵی یەکەمی تەمەن دەکەن ئەم ژمارانە هەن کە بێگومان دەتوانم ناوی بڵێم ئەوانە قۆناغی پەروەردەن، ئەمانە تەمەنی پەروەردەن. مامەڵەکردنی دایک و باوەک، شێوازی پەروەردەکردنیان، شێوازی ڕەفتاریان لەگەڵ یەکتر، ئەو ژینگەی کە دەستەبەری دەکەن بۆ منداڵەکان کاریگەری زۆر دروستی هەیە لەسەر قۆناغی تازەلاوی. تەنانەت باز لەوە دەکرێت هەندێک دابشکاری هەیە، بۆ نمونە قۆناغەکانی تەمەن بۆ حوتی یەکەم، حوتی دووەم، حوتی سێم دابش دەکرێت، یان باز لە 12 یەکەم دەکرێت. دەڵێن شێوازی مامەڵەکردنی دایک و باوک لە 12 یەکەم و ڕەخساندنی ژینگەیەکی پەروەردەی ئارام پڕ لە متمانە بەخۆبوون زامنی قۆناغەکانی دواتر هەمووی دەکات. باسی هەندێک ڕێژە دەکرێت لەوانەیە ئەگەر سەرچاوەکان زۆر زۆر دقیق نەبن مرۆڤ جورئەتی گوتنیان نەکا کە چەسپانی کەسایەتی مرۆڤ لە 5 ساڵی یەکەمی تەمەن یان با بڵێن تا 10 ساڵی یەکەمی تەمەن ڕێژەکە ئەوەندە زۆرە، دواتر ئەگەر ئەو کەسە تەمەنی 100 ساڵ بێ لەوانەیە نسبەکە 23 بێ لە 100. ینی بیدایەتەکان ئەوەندە کاریگەریان هەیە بۆ چەسپان و بەهێزبوونی بنەمای کەسێتی ئەو منداڵە. لەبەرەوە بڵێ کاریگەری ڕاستەوخۆی هەیە. قۆناغی منداڵی لەسەر قۆناغی هەرزەکاری تەنانەت لە هەڵچوونەکان کاریگەری هەیە، لە شێوازی مامەڵەکردن، لەو شێوازەی کە چۆن ئەو بتوانێت ئەم قۆناغە بخاتە خزمەتی خۆی بە جۆرێکی باش. بۆیە ئەمە کاریگەری هەیە یەکەم. پرسیاری دووەمت ئایا دایک و باوکان چ زمانێک بەکاربێن بەرامبەر هەرزەکارەکانیان؟ بڵێ زمانی دایک و باوک بەرامبەر بە تازەلاو و هەرزەکار دەبێت زمانی خۆشەویستی بێ. بەڵێ دەبێت زمانی خۆشەویستی بێ. وەکت و کۆمەڵێک کارتت هەیە کاتێک بەرامبەر بە تازەلاوەکانت بەکاریدێنی لە ماڵەوە. ئەم کارتانە کارتی هەمیشەییتە، کارتی زەمەنی دیاریکراویتە، دەسووتێ ئەم کارتانە بەشێکیان. ئەگەر کارتەکە کارتی کۆنتڕۆلکردنە، ئەگەر کارتی ترسە، ئەگەر کارتی بەکارهێنانی سەرچاوی مادیە بەوەی کە لەسەری قەتعکەی یان ئەوە بەکار هەڕەشەی لێ بکەی کە لەم بوارەیە مەحرومی دەکەی، هەموو ئەم کارتانە کاتین. ئەو کارتی کە بە تایبەتی بەداخەوە زۆرێک لە دایک و باوک بەکاری دێنێ، کارتی بواری مادی کە پێی وایە مادام مادە لە لایویە کۆنتڕۆلی ئەوە دەکات. بەڵام ئاگادار بن، یعنی دوای چەند ساڵێک ئەگەر ئەم منداڵە 12 ساڵ بێ یان 15 ساڵ بێ، لە دوای 8 ساڵ کارێکی دەستکەوت و داهاتێکی مانگانەی خۆی هەبوو، ئەم کارتی ئەکسپایر دەبێت ڕاستەوخۆ لە شوێنی خۆی. باشە کارتی ترس تا ئەو کاتە لەوانەیە بە جۆرێک لە جۆرەکان باوک زاڵ بێ لەسەر منداڵەکەی و لە ڕووی جەستەیەوە بتوانێت ئازاری بدا. دوای 15 ساڵ عملیەکە پێچەوانە دەبێت، ئەمجارە ئەم لە بەهێزیە ئەم لە لاوازیە، ئەمەش لەوێ ئەکسپایر دەبێت. لەبەر ئەوە ئەم کارتانە هەموو کارتی کاتین و کارتی زۆر خراپن ئەگەر دایک و باوک بەکاری بێنێ. باشترین کارت کارتی خۆشەویستیە، کارتی ڕێزگرتنە، کارتی ڕەفاقەت و محەبەت و بەیەکەوە بوونە و پەیوەندیکی باشە لەگەڵ یەک، چونکە ئەمە تا سەردەمێنێتەوە لە پیریە تا ڕۆژەکانی تەمەنی ئەم کارتە زیاتر دەبن، ئەم کەسە ئەم باوکو و کوڕە، ئەم باوکو کچە، ئەم دایک و کوڕ و کچە زیاتر لێک نزیک دەکاتەوە.